لە شەڕی نێو میدیاکانەوە بۆ شەڕ لەسەر میدیاکان. میدیا وە کەرەسەیەکی گرنگی گەیاندن و بڵاوکردنەوەی هەواڵ و زانیاری و سەرچاوەی وەرگرتنی دوایین گۆڕانکاریەکان لەلایەن وەرگرانەوە ڕۆڵێکی گەورە و گرنگی گێڕاوە لە دنیای ئێستا و ڕابردوودا. میدیا ئەرکی وشیارکردنەوەی کۆمەڵگە و گەیاندنی پەیامە بەسوودەکانی لە ئەستۆ بووە وەک بەشێک لە پێکاتەی سیستمێکی حکومڕانی دروست ئەرکدار بووە. وێڕایەوەی لە زۆربەی وڵاتان وەک چاوی بینینی کەم و کوڕێکان و لادان لە یاسا و ئەنجامدانی گەندەڵی سیر کراوە. لە هەمان کادا ناوەندێکی گرنگی پیشاندانی ئەو زوڵم و ستەم و نادادیە بووە کە لە وڵاتدا ڕوویداوە. لە مێژووی دیرۆکی شۆڕشە یەک لە دوای یەکەکانی کووردا میدیا و ڕاگەیاندن لە قۆناغە جیاوازەکان و بە شێوە و تایبەتمەندی جیاوازی سەردەمیانەوە خزمەت و ڕۆڵێکی دیاری هەبووە لە گەشەسەندن و بوونە بەشێک لە شۆڕش و جوڵانەوەکانی نەتەوەی کورد لەسەر جەم پارچەکانی کوردستانی گەورە بە تایبەت لە باشووری کوردستان. بەڵام هەر لەگەڵ ڕاپەڕینی ئازاری ساڵی 1991دا و دوای دەرکەوتنی ئەنجامەکانی یەکەم هەڵبژاردن و ئەزموونی حکومڕانی کوردیدا میدیا لە ڕۆڵ و ئەرکەکەی خۆی لایدا و بۆ بەشێک لە ململانەیەکی نەگونجاو و ناپێویست و ئەوە بوو لە شەڕی ناوخۆدا وەک بەشێکی دانەبراوی شەڕێکی 4 ساڵە ڕۆڵی گێڕا. بەڵام ڕۆڵێکی خراپ کە تا سەرێسقان و تا ئەو پەڕی سنوورە شەخسیەکان هەنگاوینە لەم ساڵانەی دواییدا و بەتایبەت لە دوای سەرهەڵدان و گەشەسەندنی میدیای نوێ و هاتنە پێشەوەی میدیای دیجیتاڵی. میدیا چووە قۆناغێکی نوێوە و ئەیدی حیزبەکان جیاواز لە کەناڵە ناسرا و ئاسمانیەکان دەستیاندایە دروستکردنی میدیای دیجیتاڵی و پەڕەی سۆشیال میدیا و بۆ ئەم کارەش پارەیەکی خەیاڵیان تەرخان کرد و ستافێکی مرۆیی فراوان و تیمی ڕاهێنرا و بە شارەکانی هەرێمدا بڵاویان پێکرا و سەدان دۆلار بۆ موچەی کارمەندێکی ئاسایی و هەزاران دۆلاریش بۆ موچەی ستافی بەڕێوبەریان تەرخان کرا. ئەم دیاردەیە ئەگەرچی لە زۆنی سەوز و لای بەرپرسانی یەکێتی بە شێوەیەکی فراوانتر هاتارەوە بەڵام زۆنی زەرد و پارتیش بەدەر نەبوون لەم جۆرە میدیایە و پارەیەکی خەیاڵیان بۆ دروستکردنی میدیا هاوشێوەکان تەرخان کردو لە ڕێگەی بەشێکی زۆری ئەو میدیایانەوە ڕۆژانە هێرش و پەلاماری ڕەوا و ناڕەوا کراوەتە سەر بەرپرسانی یەکتر و ڕۆژ نەبووە لە یەکێک لەو میدیایانەوە کەسێتی یەکێک لە بەرپرسانی حیزبەکەی بەرامبەر نەشکێندرێت لەلایەن ئەوی تریانەوە. لە 2 ساڵی ڕابردوودا جیاواز لە ململانەکانی نێوان پارتیوێکێتی ئەو میدیایانە بۆ ململانەی نێوان باڵ و ماڵەکانی حیزبەکان بەکارهاتوون و بەشێکیان سڵیان نەکردوتەوە لە هێرشکردنە سەر کاراکتەرە سەرەکیەکانی حیزبەکانی خۆشیان بەرپرسانی باڵای پەرلەمان و حکوومەت و وەزیر و پەرلەمانتاران بەدەر نەبوون لەو هێرش و ناوزڕاندنی میدیاکانی حیزبەکانی خۆشیان. بەتایبەت ئەم دیاردەیە زیاتر و بەڕوونی لە نێو یەکێتی نیشتیمانی کوردستاندا بەڕوونی دەبیندرا بەهۆی ئەو ململانەی لە نێوان باڵە جیاوازەکاندا هەبووە. هەردوو هاوسەرۆکی یەکێتی ژمارەیەک میدیای دیجیتاڵی و ئەلکترۆنیان بنیاد نابوو بە ستافێکی زۆر و بە تەرخانکردنی پارەیەکی زەبەلاحەوە بۆ برەودان بە پەیام و کار و چالاکیەکانیان کە لەوانەیە بابەتێکی ئاسایی بێت بەڵام ئەوەی نائاسایی و ناسروشتیە. بەشێکی زۆر لەو میدیایانە لە کاتە هەستیارەکاندا دەستیان داوەتە شکاندنی یەکتر و هێرشی توندیان کردوتە سەر یەکتر و کاراکتەری لایەنی بەرامبەریان داوەتە بەر هەڵمەتێکی بەهێز و هەوڵی پیشاندانی وێنەیەکی نەشیاویان داوە بۆ لایەنی بەرامبەر کە باڵێ یان ئاراستەیەکی جیاوازی حیزبەکەی خۆیان بووە. لەم ململانەیەدا زۆر کات هێندە زیادەڕەوی کراوە کە سوکایەتی بە پیرۆزیەکانی یەکتر کراوە و هیچ سنوورێک بۆ پاراستنی پیرۆزی و کەسێتی بەرامبەر نەماوەتەوە. ئەم جۆرە لە میدیا وەک بەشێک لە تێکدانی ئاشتی کۆمەڵایەتی و شکاندنی سنووری بنەماکانی پێکەوە ژیان و پاراستنی ئارامی کۆمەڵگە و ئاشتی کۆمەڵگە ناوبراوە. لە چەندین دیبەیت و سیمینار و گفتوگۆی تایبەتدا شارەزایان و پسپۆڕان و کارایانی بوارەکە ئەویان خستە ڕوو کە ڕەوشی ڕۆژنامەگەری کوردی و میدیا و ڕاگەیاندنی نوێ پێویستی بە پێداچوونەوە و ڕێخستنەوە هەیە و دەبێت ڕێگە نەدرێت ئەو میدیایە ببێتە بەشێک لە ململانە سیاسیەکانی نێوان حیزبەکان و باڵ و ماڵەکانی حیزبەکان. بەڵام ئەوەی لە چەند ڕۆژی ڕابردوودا لە دروستبوونی کێشەنەوخۆیەکانی یەکێتی دابیندرا زۆر پێچەوانەیە و بانگەشەیە بوو بە جۆرێک کە میدیاکانی لایەک لە هاوکێشەکە بوونە ئامانجی لاکەیتر و هەرزوو باڵەخانە و کەرەستەکانی میدیاکان دەستیان بەسەرداگیرا و درایە میدیاکانی حیزب و
بانگەشەی کۆنتڕۆڵکردن و ڕێخستنەوەی میدیا بۆ یەکێک لە بانگەشە دیارەکان و وردە شەڕی نێوان هەردوو هاوسەرۆکان لە باسکردن لە گەندەڵی و قاچاقچێتی و هەوڵی ژەهر خواردکردنەوە لە داخستنی پەڕەی فەرمی میدیاکان و دەست بەسەراگرتنی باڵەخانەی میدیا و بەرەمێنانی راپۆرتی میدیاییدا لەسەر یەکتر خۆی بینیەوە بە جۆرێک لە دوو ڕۆژی ڕابردوودا زۆرترین راپۆرت و بەرهەمی میدیایی لەسەر یەکتر و تاوانبارکردن و هێرشی توند بۆ سەر یەکتر بەرەم هێنراوە و بڵاو کراوەتەوە سەرنجام بەشێک لەو میدیایانەی کە سەر بەلاه و شێخ جەنگی بوون لە ئێواری ڕۆژی چوارشەمەدا و لە پێشاتێکی نوێدا داخران و هیچ پێگەیەکیان لە نێو تۆڕە کۆمەڵایەتیەکان و میدیا دیجیتاڵەکاندا نەما و لە میدیاکانی بافڵ تاڵەبانی هاوسەرۆکی یەکێتیشەوە بانگەشەی ئەوە کرا کە هەنگاوی ڕێخستنەوەی میدیاکانی یەکێتی دەستی پێکردووە و هێرشی توندیان کردە سەر لاهور شێخ جەنگی و میدیاکانی و بە مافیا و قاچاقچی و بە هەدەردانی سامانی گشتی ناویان بردن ئێستا لەبری ئەوەی شەڕی بەرپرسان لە میدیاوە بکرێت شەڕەکە بۆتە شەڕکردن لەسەر میدیا و نازاندرێت چارەنووسی و هەڵمەتە بەکوێ دەگات و دوای ئەم ڕووداوە چیتر دەبێتە بەشێک لە ململانێ و کێشەکانی نێوان هاوسەرۆکانی یەکێتی